پێویستم بەوەیە جەرگەکان تەنها بکەمە دوو پارچە، نامەوێت زۆر وردیان کەم لەبەرەوەی جەرگە بەخۆی زۆر ناسکە و زۆر بە کاتەکی کەمیش ئەکورێت. لێ تەنها یەکەمە دوو لە بۆ سێ پارچە. بەڵام پێش ئەوەی کە جەرگەکەی لەسەر ڕوونی بکەین پیازەکەی وردەکەین، پیازەکەی لە ناو زەیتیکەین، ناو زەیتێکی گەرم کە پیازەکە کەمەک سۆر بۆەوە ئەوجا جەرگەکەی لە بۆ زیادەکەین و لە پاشانیش بیبەری تێەکەین. ئێستا دەستەکەین بە وردکردنی پیازەکەی. شتێکی غەریبم دیتیە لەو چەند پرۆگرامەی کە خواردنم پێدا دروست کردی ئەوش ئەوە بووە هەتا ئێستا چەند ڕۆژە ئەمن پیازی وردەکەم، پیازەکان هیچ ئازاریان نەدایمەوە، هیچ ئاو لە چاوم نهاتیە. ڕەنگە ئێستا زۆر بەتان ئەوتان دەکەم بتە پرسیار لۆ نیگار ئاو لە چاوی نایە لە کاتی وردکردنی پیاز. تەبعا ئەم زۆر حەساسم، بەس وە چەند ڕۆژەم پیازی وردەکەم هیچ کێشەم نییە. و کارەکەی چییە نازانم. پیازەکان بەو شێوازەی وردەکەین، نامەوێت زۆر وردبی. و لە پاشی پیازەکان ڕاستەوخۆ بیبەرەکەی وردەکەین، بیبەری کەسکی یان سۆر زەرد هەر ڕەنگەکە خۆت و بە خۆت حەزت لێبی ئەتوانی بەکاری بینی. بیبەرەکانیش بە شێوەی پیازەکان وردەکەین، واتە بە شێوەی درێژی. طبعا دائما دەرهێنەرەکەم گلەیی لەوەی هەیە کە تووڕەتون دەرەکەوم، بەڵام کامێرەمانەکەم هەمیشە پێرێت کە چی تێدایە بە تووڕەتون دەرکەوی لەبەرەوەی ڕەمەزانە هیلاکە و مادی و خواردن دروستەکە. بەس ئەو هەر گلەی ئەوەیە کە لۆنی گار تووڕەی جێستا بە بیرماتۆ لۆی پێکەنی هاتیە ئێستا دەبی هەندێکی پێ بکەنم. شمان ورد کرد جەرگەکەشم بەو شێوەیە حازر بوو. بوونی جەرگەکەش بێگومان زۆر خۆشە، بێ هەموو لایەکتان ناخۆش. هیوادارم سوودتان لێبینێت و دووبارەی بکەنەوە لەبەرەوەی دڵنیام لەوەی کە زۆر بەتام و تایبەتەوە پەشیمان نابنەوە. سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەم بوون.